Vi er sådan set her for at, kan man sige, råbe det danske samfund, den danske offentlighed op i forhold til de sultestrejkende politiske fanger i de tyrkiske fængsler, som nu siden 12. september har sultestrejket med krav om, at kurdernes rettigheder bliver anerkendt i Tyrkiet. İsmim Ferah Acar, Danmark Alevi Birlikleri Federasyonu yöneticisiyim. Avrupa Konfederasyonu'nda genel sekreterlerinden biriyim. Türkiye'de 90 yıldır Türkiye Cumhuriyeti Türkiye'de Kürtlerin varlığını, dilini, kültürünü, kimliğini tanımadığı gibi işkence, katliamlarla bugünlere geldi. Bugün 66. gününde Türkiye'de açlık grevinde insanlar, politik tutuklar, tutsaklar direniyorlar. وەک نوچە سێ ڕۆژ بەرێ سەرۆکی مەجلیسا تورکیە لەبەر دوی مەجلیسا هاتە بوو یەک ڕۆژنامەڤانێکی تورکی یا jî دانمارکی کەسێکی بەسا وی تشتی نەکرد بوو ئەو ڕۆژ ئێمە jî لەبەر بوو ji bo wî jî rê nedan ku ئێمە bi serokê perlemanê vira re qise bikin rê nedan ku bi wezîrê dervera jî biaxivin ji bo wî jî Danimarka dengê xwe biriye guhê xwe ker kiriye divê ême wisa bibin ku ev welat bikar wisa bikin ku dengê xwe derxin wana rezîl û riswa bikin. Altså, vi er samlet her på grund af, at over 700 politiske fanger sultestrejker i tyrkiske fængsler. Og det er 66 dage i dag. Men fra regeringens side er der ikke fundet en løsning endnu. Og det vil jeg koste dem. Altså deres tavshed, denne tavshed koster deres liv. ڕاستەکەی داواکاری من هەر ئەو داواکاریانەیە کە مانگرتوەکان لە تورکیا مانگرتوە کوردەکان لە باکووری کوردستانیان بڵێن لە تورکیا داوای ئەکەن ئەویش بریتیە لە ئازادکردنی ڕابەری کوردستانی باکوور بەڕێز ئوچالان هەروەها ئازادکردنی زمانی کوردی چونکە بەڕاستی زمانی کوردیش لە تورکیا هەر زیندانیە من نازانم ئەو برادرانە لە تورکیا دەسەڵاتی تورکیا چۆن زمانێک زیندانی ئەکەن خۆ زمان باروت نییە خۆ زمان تلیاگ نییە هیوادارم چیتر دەوڵەتی تورکیا خوێنی لاوەکانی تورکیا بە کورد و بە تورکیشەوە نەڕێژێ و ڕێگەی ئاشتی و برایەتی و دۆستانە بگرێتە بەر.
سپاس مالواوا دیارە گردبوونەوەی ئیمڕۆ بە شێوەیەکی هێمنانە لە بەردەمی پەرلەمانی دانیمارکە هۆکارەکەی ئەوە بوو کە بۆ پشتیوانیکردن لە زیندانیان و مانگرتوانی کوردانی باکور کە لە زیندانەکانی تورکیا بۆ ماوەی 66 ڕۆژە مانیان گرتووە لە خواردن و بۆ داواکاری چەند داواکاریە کە لە حکومەتی تورکیا دەکرێت لەم ماوە زۆرەدا و بە درێژایی ئەو ڕۆژانەی کە مانیان گرتو کە لە زیندانان بەڵام بەبێ وەڵامدانەوە بەبێ ئاوردانەوە لە هیچ هەڵوێستێکی ئەو خەڵکانە لە هەموو پارچەکانی کوردستان و دەرەوە ئەوروپا بەگشتی کە لەسەر ئاستی هەموو دنیا ئیمڕۆ داواکاریەکانی ئەوان داخوازی ئەکرێت بۆیە لێرە بە ئامادەکاری ڕێکخراوێک بە ناوی نازم حکمەتی تورکیەوە نووسەرەوانێ لەگەڵ هەموو حیزب و لایەنە کوردستانیەکان و ڕێکخراوی دانیمارکی لە مەدەنی و لە دیموکراتیەکان لێرە گردبوونەوەی چیان کرد بۆ پێشکەشکردنی یادداشتنامەیەک بە پەرلەمانی دانیمارک کە 3 ڕۆژ پێش ئێستاش هەمان ئەم نوێنەرانە لێرە کۆبووبوونەوانێ بە نوێنەراتی ئەوان نزیکەی 12 کەس چوونە ناو پەرلەمانەوە بۆ ئەو یادداشتەکە بگەێنن بە سەرۆکی پەرلەمان و هەروەها بە وەزیری دەرەوەی دانیمارک